لەو چەند ڕۆژ ڕابردوو باندێکی ڕێکخراو کە پێک هاتبوو لە 8 تۆمەتبار لەلایەن بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێرەوە دەستگیر کرا کە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە مامەڵەی دراویان لەگەڵ خەڵک دەکرد بە ناوی دۆلاری برۆکراوی لیبی. دواتر بە زەبری چەک وەک ڕێگریەک ئەو پارەیە کە ئەو هاوڵاتیانی مامەڵەیان لەگەڵ دەکردن لیان دەستان و ڕایان دەکرد. لە ماوەی هەفتەیەکدا هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر 2 باندیان دەستگیر کرد کە پێک هاتبوون لە 10 تۆمەتبار. 7 باندی ڕێگری دەستگیر کردووە کە لەم 7 باندا 25 تۆمەتبار دەستگیر کراون کە زیاتر لە 35 تاوانیان لەناو شاری هەولێر ئەنجامداوە و دانیان بە تاوانەکەیان داناوە و بە پەراوەکانیشا بۆ ڕێکخراوە. باز لەوەی دەکەن کە مامەڵەی پێوە دەکەن کە گوایە دۆلاری لیبیا ئابە شێوەیە دەیپێچن خۆی لە خۆیدا هەمووی دۆلاری تەزویرە، هیچ دۆلارێکی بلۆکرای لیبی نییە، بەڵام بەس سەرەکەی لەگەڵ ژێرەوەکەی دۆلارێکی ئیسیساخ دادەنێن، دواتر ناوەندەکەی پڕێکی سپیا. بۆیە داوا دەکەین لە هاوڵاتیان و هاونیشتمانیانی خۆمان کەوا خۆیان بە دوور بگرن لەو بابەتە و هەروەها هەر کەسێک لە ڕێی پەیجەوە یا لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئیدعای وەی دەکرد یان تێبینی ئەوەی دەکرد کە ئەو دۆلارە هەبێت بە هیچ شێوەیەک دۆلاری وارە لە ناو شاری هەولێر نییە